ماوەی هەفتەیەکە بەشێک لە پزیشکانی نیشتەجێی خولاو لە نەخۆشخانەکانی سلێمانی بایکۆتی دەوامیان کردووە و داوای موچەی مانگەکانی پێشویان لە حکومەت دەکەن. بەڕێوەبەری تەندروستی سلێمانیش دەڵێت گرفتەکە چارەسەر دەکرێت. کارمەندان بایکۆتیان نەکردووە، بەشێک لە پزیشکان بایکۆتیان کردووە نیشتەجێی دێرین نیشتەجەکان، بەڵام ئەوانیش بەزووتری کاتەچنەوە. بریکاری وەزارەتی تەندروستی لەسەر بایکۆتی پزیشکانی نیشتەجێی خولاو دەڵێت ئەو گرفتە تەنها هی ئەوان نییە و توێژەکانی دیکەش موچیان وەرنەگرتووە. چارەسەرکردنی داواکاری ئەوانیش لە دەسەڵاتی وەزارەتەکەیاندا نییە. حەقی خۆیان وەکو دام وەکو کارمەندێک وەکو موچەخۆرێکی وڵاتان لە کاتی خۆیانە موچەی خۆیان وەربگرن لەبری ئەو ئەرکی کە لەسەر شانیانە و کە ڕۆژانە و بە کاتژمێری جێبەجێیەکەن یا بەردەوام نە کاتژمێریش. بەڵام ئەم بابەتە تەنها پەیوەندی نیە بۆوانەوە، ئەنی ئەگەر تەنها پەیوەندی بە وەزارەتەکەی ئێمەوە بێ و بە نیشتەجێی خولاوە بێ بەیانی ئێمە بە جۆرێکی کە مامەڵی لەگەڵاکەین، بەڵام کێشەیە کە بەرۆکی هەموو موچەخۆرانی گرتووە. من تۆ لەولا بە نافەرمێن دێ بابەتمان باسکردن دێ قسە موچەکەی دێ و کەی نادێ، ئەنی ئەو بابەتە تەنها پەیوەندی بەوانەوە نییە. حەقی خۆیانە، من ڕاستی ناتوانم لە ماندوێتی و لە توانا و لە کاری ئەوان بەڕاستی کەمکەمەوە. حەقی خۆیانە، ئێمە بێدەنگ نەوەستاین، بەڵام کارێک هەر ئێمە نین بڵێن تەنها ئەم 607 کەسە لەگەڵ کۆمەڵێش 600 کەسێکی ساڵی پار کە زیاد لە 1000 کەسن موچیان وەرنەگرتووە. بایکۆتی پزیشکانی نیشتەجێ بووەتە هۆکاری دروستکردنی گرفت بۆ نەخۆش و نەخۆشخانەکان. ئەو پزیشکانن کە ئەرکی زۆریان پێسپێردراوە دەڵێن داواکاریەکانمان جێبەجێ نەکرێت، بەردەوام دەبین لەسەر هەڵوێستەکانمان. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.